پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام چینە خزمەتی ئەم فەرمایشتە جوانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ پێنج شت هەیە دەستی پێوە بگرە پێش ئەوەی پێنج شتتر بێت بەسەر تا نەتوانی لەو پێنج شتە کە سوودی لێوەرگری. ئەسحاب و یاوەران فەرموویان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو پێنج شتە چییە کە سوودمەندە بۆ مرۆڤ بۆ ئینسان بۆ مسلمان سوودی هەیە ئیسفادەی لێ دەکا و ئەو پێنج شتە شتیە کە ڕێگرە نایە لێ سوود وەربگری لە ژیانی خۆت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەوەی فەرموو بە ئەسحاب و یاوەران ئەحەیاتک قەبلە مەوتیک واتە ژیانت پێشی مردنت. ئێستا تۆ لەسەر ژیانی خوای گەورە من و تۆ دەژین کاتێ مردن یەقەیگرتین ئیتر تەواو ئیتر هەرچەند باوکەڕۆ و هەرچەندی هەرچی بڵێ ئیسفادەی نییە کە گەڕایتەوە بۆ لای خوا سەجا بڵێ هەزاران تەمەنا بکە خۆزگایەوە بووایە خۆزگایەوەم کردای ئیسفادەی نییە. واتە تۆ دووشت لە ڕێگاتایە ژیان پاشان مردن. ئێستا من و تۆ دەژین خەڵکێکترێ لە ژیان نەماوە ڕۆیشتووە پێشی من و تۆ کەوت ڕۆیشت. بەڵام گرنگ ئەوەیە من و تو دەژین چەندێ سوود وەرەبین لەم ژیانەی کە من و تۆ تاین. کەسی وا هەیە لە بەیانی و هەتا ئێوارە ڕۆژ دەکاتەوە بە ناشکوری شەو دەکاتەوە بە ناشکوری. خۆ ئەم ژیانەی سوودی وەرناگرێ مرۆڤە مردنی باشترە تا ژیانی. ئەبێ ژیانێک بێ من و تۆ سوودی لێ وەرگرین ئیسفادەی لێ بکەین. ژیانێک بێ ئێمە ڕازی بین بەو قەدەرەی ڕازی بین بەو قسمەتەی کە خوا دایە بە من و تۆ. ئەبێ ئەم ژیانە بکەینە دەرفەتێ بۆ خۆمان سبەینە سوودی هەبێ بۆ قیامەت بۆ مردن. ئەمە گرنگە چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام خەڵکانێک هەیە گەڕێنەوە بۆ لای خوا بەڵام لەو کاتەدا تەمەناکەن. کاتێ خوای گەورە بە مرۆڤەکان ئەڵێ ئەی مرۆڤ چی تەمەنایەت هەیە چیت ئەوێ؟ مرۆڤەکان چی ئەڵێن لە قورئانە تۆماری کردووە خوای پەروەردگار خوای متعال خوایە بمانگەڕێنەوە لعلی ئەرجع عملا صالحا فيما تركت واتە بمگەڕێنەوە بۆی کردەوەیەکی چاکە بکەم یەک کردەوە نەک بەردەوام بم لەسەر کردەوە. پێویستی بە یەک کردەوە چاکە هەیە کەواتە ئەم مرۆڤە تەمەنای دنیاکە نەک بۆ خۆشی بۆ دنیا بۆ کردەوەی چاکە. یعنی ئێمە چەندێ چاکە بکەین یەمان هەر تەمەناکەین چاکەی باشترمان بکردایە. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم یعنی ژیان پاشان مردن. دووەمیانە فەرمێ